خصنا گەورەگۆز کە یا پەدەکەسێ کارێکی وەکە نەشاتات ڕابیە تایبەتی کەسێک گەنج ویێ عمر تەمەن ناڤین وەکە گوتی متەوەسەت ویێ تەمەن گەورەژی بە لێسکە هەنێ وەکە دەوریکی چی هاتیە چێکردن هەر ددووە بە هەورە لەیسنە حتا گەهانە داویاوێ نەها ددۆ گەهانە بەشێ تالی ینی بەرحەلا نهایی وێ لە هیزن هەردوو هەورە لە هیزن وێ تالیا وێژی وێ وەکە هەدیەکی وەرێ دانیش هەرد کارەشقی بەلێ لەژنا کۆ وی کارێ ڕابین ئەم سپاسی گەرم چێنش لەژنا خۆیان نەچەتەدا گۆکاری بە ویچیانە پێگوێنی بڕاستی ئیرۆ بەژاربوونێدا ئەم دوێن دەرفەدا خۆرتا کێمە خۆرد کێمن هەر ێ بە عەمرن خودێ ئەزیەکیشی مشارکە بووم مەدید فعلا دەورەك هەری باشە كاري بو ميجيم هو بكي اجبر بنا بربوني هكر ام حنجي مشاكلي خو اموري بنا بربوني ام تفكرون كامبادا براسي هناك تنشيط ذاكره مره هذا كرن وام هيبينا انه بردواميه باكاراولي كرن واشالاكي هناك واقبال ام هيبينا بهتر به جبر براسي شطرنج لعبه عالميه يعني هري مهمه ونسكا واجتهاله تقريبا كان بيجم ضروري جماعات عربك قلت قال لك ختيار ما ختيار خورتن ختيار دونسن يعني تشتكي قال لك باشا